26 ساڵە دەستگای میدیای کورسات بە کەناڵە ڕەسەنەکەی کوردستان ناسراوە و جێگەی خۆشحاڵیە کە هەمیشە ئەستێرە گەورەکانی کوردستان لە ڕێگەی کورساتەوە دەرکەوتون و جێگەی دڵخۆشیشە ئەو میوانەیەم ئێوارەیە کە میوانمانە با بڵێن دوو خوشک هەن کە زۆر چالاکن هەر لە 2 ساڵی ڕابردوو زۆر چالاکیان هەبوو و هەمیشە بۆ یەکەمین بەرهەمی خۆیان لە نێو کورسات و کورسات مەگەزین میوانی ئێمە بوون. یەکێک لەو هونەرمەندانە یاخود لەو گۆرانی بێژە نوێیانەی کە دەرکەوتووە یەکەمین بەرهەمی خۆی بڵاو کردوتەوە هونەرمەندی گۆرانی بێژ ژولیا حوسێنە کە یەکەمین بەرهەمی خۆی بە ناوی ئەیدڵ بڵاو کردەوە و ئەم ئێوارەیە لە کورسات مەگەزینەوە میوانی ئێمە و کۆمەڵی گفتوگۆکەین لەگەڵ ئەو خاتونە گۆرانی بێژەیە. خاتو ژولیا گیان بەخێر بێت فەرموو. بەخێری بۆ سەری کورسات مەگەزین زۆر سپاس بژیت. زۆر خۆشحاڵم کە لە نزیکەوە ئەو کچە چالاک و پڕ ئەنێرژی و پڕوزەیەم بینی کە لە چەندین چالاکیە بینی و مەوچاوم پێکەوتۆ لەگەڵ هونەرمەندی گەورای گۆرانی و تۆ لەگەڵ با بڵین بەشێک لە گۆرانیە گەورەکانی گەورە هونەرمەندەکانت بووتۆتەوە. زۆر خۆشحاڵی قوربانم مەمنون زۆر سپاس. سەرەتا فەرمووکەواتە حەزە کرد باسی بەرهەمەکە و ئەفزانێک سەرەتامە ئێوارە باش لە بینەرانمان بکەم. بە هیوام تۆش باش بیت خۆشحاڵم کەم ئێوارە دووبارە لێر ئامادەم کە باس لە بەرهەمەکەمەکەم دووبارە بەخێر بێ زۆر سپاس. خاتو ژولیا پێم بڵێ بەرهەمی ئەیدڵ ئەم بەرهەمە چۆن دروست بوو یاخود یارمەتی دەری ژولیا بوو بۆ دروستکردنی ئەم بەرهەمە؟ بەرهەمی ئەیدڵ نزیکەی ساڵێکە کارم لەسەر میوزیکەکەی کردووە با بڵێن لەسەر ئاوازەکەی. خێزانەکەم پاڵپشتم بوون لەوەی کە ئەم بەرهەمە بکەمە گۆرانی و بە تایبەت خوشکەکەم بەردەوام سترێس سڵام بۆی هێلێرەوە سترێس بووم لەوەی کە ئەم بەرهەمە ئاوا بهێڵمەوە دەستکاری زیاتری بکەم بیکەم بە گۆرانی زۆر سترێس بووم بەڵام خۆشحاڵانە ئەو توانیت کە پاڵپشتێکم کات و بیکەمە گۆرانی. زۆر باشە هەر باسی ژیوەرەکرجا ژولیا هەردووکتانم لێ تێکەچە ئەوە لە بەرنامەکانی تریشە ئاماژەم پێکردووە هەردووکتان ئەناسم بەڵام یەکەم جارە پێما بێ لە نزیکەوە من و تۆ بەریەکەوێن بەس ناوەکانتانم لێ تێکەڵە ینی ماشەڵڵا ئەزانم کە زۆر چالاکن لە زۆربەی چالاکیەکانە ئێوە ئەبینرێن. بیرتان لەوە نەکردوتەوە بەیەکەوە ئەم جارەیان بەرهەمێکی خۆتان هەبێت هەڵبەت گۆرانیتان بەیەکەوە وتووە بەڵام گۆرانی هونەرمەندانی دیکە بووە خۆتان حەزاکەم بەیەکەوە دوێتێکتان هەبێت. ڕاستی ئێمە یەکەمین کارمان بە دوێتێک دەستمان پێکرد بەرهەمی ئەگریجە بوو و با بڵێن خۆی کارەکەی پێشەوە ڕەمەزان بوو هاوڕێمان سڵاوم هەیە لێرەوەی بەڵام وەکو بەرهەمی تایبەت بە خۆمان بە ژیوەر و ژولیا بێگومان ئاواز هەیە بەڵام هێشتا ئاواز و تێکستەیە بەڵام هێشتا کارمان لەسەری نەکردووە بێگومان لە ساڵانی داهاتوە هەوڵێن ئەوانیش بخێنە بەرگوێی گوێگر. ئینشاءالله بە هیوای سەرکەوتنی زۆر زیاتر. ژولیا بڕیارت نایەوە کە ڤیدیۆ کلیپ بۆ بەرهەمەکانت ئەنجام بیت بیرت لەوە کردوتەوە یانیش ئەوە تەوەکو هونەرمەندان بەشێک لە هونەرمەندان ئاماژەی پێکەن ئەڵێن دروستکردنی ڤیدیۆ کلیپ تێچوویەکی زۆری هەیە تۆ بۆ چۆنە چییە لە ئەم بارەیەوە؟ بێگومان ئەگەر سپۆنسەرێکی باش نەبێت بەڕای من قورسە لە هەمان کاتە تۆ بتوانێ ڕیکۆردێکی باشی بەرهەمەکەت بکەیت و لە پاڵیا بتوانێ ڤیدیۆ کلیپێکی کواڵەتی باش بکەیت. بۆ ئەو پێویستی بە سپۆنسەرە منیش بۆم بەرهەمەم ڕاستیش سپۆنسەرێکم نەبوو بەڵام بۆ بەرهەمی داهاتوم هەوڵێم سپۆنسەر پێیا بکەم و بۆنا بەڵام بەڕای خۆم ئەگەر گۆرانەکە جۆش و خرۆشیەکی با بڵێن دڵخۆشانە بێت هەستەکەم زیاتر لەگەڵ کلیپەکەیە کەگرێت و ئەتوانم ناندنی تیا بکەم. زۆر باشەکەواتە ئەماژە بۆ کرد ئەگەر بەرهەمەکە شاد بێت ئەو کاتە ئەتوانی زیاتر شەمڵی ڕۆڵگێڕانی بۆ بکەیت. ئەی بۆچی بەرهەمە با بڵێن خەمگینەکان ئەو بەرهەمانەی کە باس لە دڵشکانەکە تۆ زیاتر ئەو بەرهەمانەتە یاخود ئێڵیتەوە هۆکارەکەی چی؟ ڕاستی لە مناڵیە زۆر ئەو شتیان پێوتم تۆ دەنگە حەزینە خۆشم زیاتر متابعە و شتم کردووە کە دەنگم لەگەڵ گۆرانی حەزینەکان با بڵێن دڵشکاوەکانە یەکە گرێتەوە ئەتوانم باشتر لە دڵۆ ئەدای بکەم بابەتەکە نییە دڵم شکا بێت یان نادڵم نشکاوە ڕێگویسمەوە لێ پرسم نانا دڵشتم نشکاوە بەڵام بۆ شادیەکە ئەوەیە کە ئەبێت نازانم تۆن و ڕیتمت لەگەڵ ئەوەیە یەک بگرێتەوە ئەحساسێکی خۆش لە کۆتاییا دروست بکات. زۆر باشە لە گۆرانی بێژە هونەرمەندە کوردەکانە با بڵێن زیاتر هەستەکەی دەنگی ژولیا لە دەنگی چێوە نزیکە یانیش هەستەکەی زیاتر گۆرانی چێ بڵێتەوە؟ ڕاستی پێمانێ دەنگی ژولیا لە بگورە پێمانێ دەنگی ژولیا لە هیچ با بڵێن گەورە هونەرمەندێکی تر بچێت خۆشحاڵە بوومە گەروا بووە
بەڵام هەمومان خاوەن دەنگ و ئەدایەکی جیاوازین. بەڵام ئەوەی کە من تاوەکو ئەم تەمەنە متابعەم کردو و قوتابخانەیەک بۆ من هونەرمەندی کۆچ کردو خاتو مەرجێ فەریقی خاتو لەیلا مامۆستا عەدنان کەریم ئەمان هەموو کاتێک قوتابخانەیەک بوون بۆ من هەتاکو بتوانم ئەو ئیحساسی لەناو ئەوانەیە تۆزە جۆینی منیش بێت ئەو ئیحساسی عنی ڕێک بتوانم بە ئیحساسی ئەوان ئەگەر بتوانم بەرهەمەکانیشیان بڵێمەوە ئەو ئیحساسی تیا دەرببڕمەوە دەنگە خۆش بێت و دەستکاتە ژولیا جان بە ئێمەش لەگەڵ بینەرانە بەیەکەوە گوێبیست و بینەری ئەم بەرهەمەی تۆ بین بە ناوی ئەیدڵ. کاتە ژولیا غەڵەتم نەکردووە ژولیا بڕیارە لە داهاتوە بەرهەمی نوێمان پێشکەش بکەیت یاخود با بڵێن لە ئێستادا هیچ بەرهەمێکی نوێت ئامادەیە کە بڕیار بێت لە داهاتوە بڵای بکەیتەوە؟ ڕاستی بەرهەمێکی نوێم ئامادە نییە بەڵام بەرهەمەکە لە بەردەستمایە تاوەکو کاری لەسەر بکەم ئەویش وەگوتم لە ئێستا هەوڵی ئەوەیەم کە سپۆنسەرێکی بۆ بدۆزمەوە و بۆی ڤیدیۆ کلیپی بۆ بکەیت ئیشەڵڵا ینی شادە گۆرانیەکە شادە بەڵێ ئیتر بووی ئەەکەیت مادەم وت بۆ بەرهەمە شادەکان ئەبە ڤیدیۆ کلیپی هەبێت کەواتە ڤیدیۆ کلیپی بەرهەمەکەمان بەنای چێوا بێت؟ وڵی تەکید نیم حالیان بەس ئەها ئاوازەکەی هاتۆتە بەردەستم ئەگینا تێکست توشتی هیچ حازر نییە بۆیە ناتوان بڕێ لەسەر. زۆر باشە ژولیا جان هیوای سەرکەوتنی زۆر زیاترە بۆ خوازین زۆر خۆشحاڵ بووین کام ئێوارەی لەگەڵمان نابوویت هیوای سەرکەوتنی زیات زۆر سپاس من زیاتر جا پێم خۆشە لێرەوە قسێک بکەم زۆر سپاس بۆ ئێوە سەرەتا سپاس بۆ ئەو گوێگرانی تاوەکو ئێستا لەگەڵمان نابوون هیوای سەلامەتی و باشی بۆ برایان و خوشکانمان نەخوازم لە ڕۆژئاوای کوردستان و هیوای سەربەخۆی بە کوردستان. زۆر سپاس بۆ تۆش دووبارە بەخێر بەی سەر زۆر سپاس.